پێش هەموو شتێ ئەو بێ قیاسی ڕۆنەکە زۆر ئەبێ بە مەزبوطی بیگری پێش هەموو شتێ بێ ڕۆنی هاوینە لاوێت لەگەڵ ڕۆنی زستانە خاص بۆ سارێکە زۆر ڕۆشت بێ سارێکە کەم ڕۆشتۆ هەر ڕۆنی ستانداری خۆی تێگەی ئەو کێشەینێ بە سارێک مەسەن لە دوای 120,000 ئەبێ لە زستانە ڕۆنی خەفیفی تێگەی ڕۆنە بێ مەسەلەن زۆر لینجی نەبێ و زۆر چۆر نەبێ ئەمە زۆر گرنگە بۆ سارە دووەمینیان گەرمکردنی سارە بەیانیان زۆر زەڕورە یعنی خەڵک هەیە پرسیارمان لێکاڵێ من لە ئەوروپام ئەوە بەفر لەسەر بۆنی تیارەکەمە و گەرمی ناکەم ئەکسەرە ڕۆم کە بەس کوالەتی بنزینان فەرقی هەیە کوالەتی ڕۆنەکەیان فەرقی هەیە لا ئێمەوانی لا ئێمە باشتر وایە تۆزە گەرمیکەی ئەگەر گەرمیکەی مەشاکیلی کەمترە بێ زووتر بۆ ڕۆشتن باشترە ئاوی شەریکە هەیە تێئەکرێ ئەوە شتێکی باشە ئەنتفرێزی باشەیە تێکرێ ئەو باشە بەس نەک خوارە خواستە دوای خەڵک قسەشکا بڵێ کاکە و لە شوێنێکیە لە شتێکیە تکایە ئەو ئاوی دەبەی ئەو نێ بە 3000 تخوا ئەوە بە هیچ نوعیمەکە نەسیارە و ڕواگەی هەر ڕەنگە و حەپە چەنەها سیارە جاینی ئەڕزێت چەندها سیارە کە تۆزێ ئەو سارێکە تۆزێ زۆر ڕۆشت بێ کە و ئاوا خراپانەی تێگەی یەکسەر جاینە ڕزێنێ و ئەکەوێتە لێچوون ئاوی باش چی مارکەی باش بۆ سیارەکان باشتر وەڵای شتێکی زۆر گرنگەوە باسکەینەوە زۆر باشە لەبەرەوەی ئێستا سیارەی ئێستا ئەکسەرێتی بۆ بە سیاری هایبرێت یعنی خۆشمەزانی سیارەی کارەبایی کە بەیانات تۆ دەرەکی جارێ لەم وەرزە بەدواوەیت لە مانگی 11 بەدواوە زەوی کوردستان ساردە یەکسەر ئیشی پێمەکە و مەسەلەن سیوسکەیتۆ سلفێلی بە کارەبا بڕات چکم عادەتەن ئەمە کە ئەچێتە کیلۆمەتر 150 یاخود دەچێتە هەورازێک یەکسەر لە هینەکە ئەیگۆڕێت لە کاربای کا بە بنزین کە بوو بە بنزین بەم ساردیە یەکسەر ئیشەکە مەچینە زەختی مەچینە 150 کیلۆمەتر قورسە ئەمەی کە زۆر گرنگە من بە ڕۆژانە بە زۆر کە زەڵم کە لێرە فەحسی مەچینیان بۆ کەم کە ساراکڕن پیان ئەڵم ئامۆژگاری من بۆوان ئەوەیە ئەڵێم بەیانیان لە ماڵەوە 2 دقە با بە بنزین ئیشکات سیارەکە با بە مەچینە بنزینەکە ئیشکات 2 دقە 3 دقە ئەو کاتە بشی گوژێنەوە بە هایبرێت بڕوا مشکلی نیە با بە کاربا بڕوا کە تۆزێکیش پێویسی کرد کە بێ بە مەچینە زەرەر نایەت ئەو کاتە یەکسەر مەچینەکە گەرمە و ڕۆنەکە شل بۆتەوە و بەردی ساڵانساکە گەرم بووە و عادەتەن جوانتر پلاکەکان گەرم و جوانتر مەزینە سوودێنێ و تاسیر ناکاتە سەر مەچینەکە ئێستا تۆ سیارەیەکی با بڵێن ناوی مارکەکان نابین ناوی نوعێتەکان بەس کاڵی سینی تر ئامەگرێتەوە سیارێکی سینیەکەی مەسەلەن بە سعری سیارەیەکی کۆنی مارکە مادام کە تۆ ئەم سەرازانی کەمترە ئەزانی کە سیارەکە عادەتەن کوالێتەکانی کەمترن و کوالێتەکانی زۆر بەرز نین لەبەرەوە تۆزێک مەلاحەزەیەکی ئەویش بەعام خراپ نییە سیاری باشیان تایە بەس بەڕای من هەتا سیاری سینی هەتا مواسەفاتی کەمتر بێ باشترە یعنی تۆزێ مەسەلەن تۆربۆ بۆ سینی تۆزە خراپە ئێمە زۆربەی کات مشکلی تۆربۆیان هەیە لە دیرکۆلیان و تۆربۆ ئەوش تۆزە مەلاحەزەی کرێ خراپ نییە بەعام خراپ نییە سیارێکی تازەیە و 3-4 ساڵ ئەگەر ئیدامەی بێ 3-4 ساڵێ بەڕێ کوێچی ڕاو بەبێ شێش ئەوەی کە زۆر گرنگە لە وەرزی زستانە تایە و ئیستۆپ و بانس زۆر گرنگە عادەتەن جادە کە تەڕەبێ خراپترە بۆ جادەگرتن بۆ ئیستۆپ بۆ سوکانەوەگرتن ئەوەی کە زۆر گرنگە ئیحتیمام بە پێش و بە تایە و بە بانس و بەم شتانە بیرێ لە وەکو باسیشمان کرد بۆ وەکو میکانیکی و فیتەریش ڕۆن زۆر گرنگە و بنزینی باشش